پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر، بەڕێز کاگازات سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڕێزان دکتۆر ڕێڵ فەریدون بریکاری وەزیری تەندروستی، بەڕێز لەیلاخان جێگری پارێزگاری سلێمانی، کەسایەتیەکانی شاری سلێمانی و بەرهێنەرەکانی شاری سلێمانی، پزیشکان و کارمەندانی تەندروستی، میوانە بەڕێزەکان، هەموو لایە بەخێر بن سەر و سەرچاومان. ئەمڕۆ ئێوەی بەڕێز و ئەم بەڕێزانە تەشریفیان هێناوە بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی گرنگ و کاریگەر لە پارێزگای سلێمانی کە ئەویش نەخۆشخانەی جەمالی حاجی عەلیە بۆ چارەسەری شێرپەنجە بە نەشتەرگەری. ئەم نەخۆشخانەیە پێگاتووە لە زیاتر لە 50 تەخت و 6 یەکەی چاودێری ورد و 4 هۆڵی نەشتەرگەری گەورە. ئەم نەخۆشخانەیە تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی شێرپەنجە بە نەشتەرگەری و تایبەتە بەو نەخۆشانەی کە تووشی شێرپەنجە بوون و پێویستیان بە نەشتەرگەری هەیە. ئەم نەخۆشخانەیە سەرەتای ساڵی 2018 بەردی بناغەکەی لەلایەن خاتوویێرۆ ئیبراهیم ئەحمەدەوە دانراوە. سەرەڕای قەیرانی کۆڕۆنا و قەیرانی دارایی، بەڵام بە سپاسەوە جەنابی کاک جەمال توانی لە کاتێکی زۆر کورتا ئەم نەخۆشخانەیە بە کواڵیتیەکی بەرز بە پێداویستیەکانیەوە کە هەمووی لە دەرەوەی هەرێمی کوردستان هێنراوە لە کاتی خۆیان تەواو بکات و ڕادەستی ئێمەی بکات. بەڕێزان، نەخۆشخانەکە لەم بارودۆخەی ئێستەی هەرێمی کوردستان و سلێمانیدا نەخۆشخانەیەکی زۆر گرنگە بۆ ئەم ناوچەیە و ئەتوانم بڵێم خزمەتێکی گەورە بە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان و عێراقیش دەکات. لە کاتێکدا ئەم نەخۆشخانەیە ئەکەینەوە ئێمە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەیرانێکی ئابووریا تێدەپەڕێت، بەڵام سەرمایەدارانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی و بەرهێنەرەکان کەسایەتیەکان هەمیشە پشتیوان و پشتگیری کەرتی تەندروستی بوون و نەیان هێشتووە شارە خۆشەویستەکەمان پەکی بکەوێت لەسەر ئەو پێداویستیانەی کە لە کەرتی تەندروستیە دەبێت بۆ شاری سلێمانی بکرێت. بەڕێزان، خۆتان ئاگادارن زانستی تەندروستی ئێستا زۆر بە خێراییی گۆڕانکاری بەسەردادێت و ستایل و جۆری ژیانی خەڵکیش بە شێوەیە گۆڕاوە، پێویستی بە خۆگونجاندنی زۆر خێرا و گرنگ هەیە لە بواری تەندروستیدا. ئەجینا شارەکەی ئێمە و نەخۆشخانەکانی ئێمە زۆر دواکەون لەو پێشکەوتنانەی کە لە جیهان و لە ناوچەکەیان ڕوویە. وەکو باسیشم کرد، حکوومەتی هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی تێپەڕێ، بۆیە ئێمە ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەیە کە وەبەرهێنەرەکان کەسایەتیەکان پشتیوانی کەرتی تەندروستی بن و هاوکاری ئێمە بن، بۆیە ئێمە بتوانین گیانی هاوڵاتیان و مناڵەکان و هاونیشتیمانیەکانمان لە مردن ڕزگار بکەین. ئەمەی کە سەرمایەداری نیشتیمانی گەلەکەمان کاک جەمالی حاجی عەلی کردوێتی، ئێمە زۆر بە گەورەی ینی بەرزەی نرخێنین، چکە بەڕاستی کارەکە کارێکی گرنگە و ئێمە لێرەوە زۆر سپاسی کاک جەمالەکەین کە پێشتریش هاوکاری کەرتی تەندروستی بووە و لە سێکتەرەکانی تریشا هاوکاری کردوون بە تایبەتی پەروەردە و سێکتەرەکانی تر. لێرەشەوە زۆر سپاسی هەموو سەرمایەدار و ئەو خەڵکانەکەم کە پشتیوانی کەرتی تەندروستین و هاوکاری ئێمە بوون و پشتیوانیان کردوین. هیوادارم هاوکاریەکانیان بەردەوام بێت و پشتیوانیەکانیان بۆ کەرتی تەندروستی بەردەوام و زیاد بکەن. وەکو وتم، کەرتی تەندروستی زۆری پێویست پێیانە. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی تیمێکی هونەری و تیمێکی کارگێڕی زۆر بەهێزمان ئامادە کردووە بۆی بتوانین لەم نەخۆشخانەیە خزمەتی خەڵکی شاری سلێمانی و خەڵکی هەرێمی کوردستان بکەین. من دووبارە داوا لە هاوڵاتیانەکەم کە پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن. تەندروستی لە هەموو شتێک گرنگترە بۆ کەسەکان و داوا لە سەرمایەدارانەکەم پشتیوانمان بن و داوا لە حکوومەتی هەرێمەکەم بە چاوێکی جیاواز لە کەرتەکانی تر سەیری کەرتی تەندروستی بکات، چونکە ئێمە لە قەیرانی کۆڕۆنایان بە بەردەوامی و ئێوەش بۆ خۆتان ئێستا نەخۆشخانەکە بینن. نەخۆشخانەکە بەڕاستی شتێکی ناوازەیە
و لە ئاستێکی بەرزدا هیوادارم ستافەکەی ئێمە و تیمەکەی ئێمەش بتوانێت خزمەتێکی شایستە پێشکەش بە خەڵکی شارەکەمان بکە. دووبارە بەخێر بێن سەرچاو، سپاستانەکەین بۆ ئامادەبوونتان. داوا لە بەڕێز پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەڤاڵەکەم بفەرمێتە ئێرە بۆی وتێ پێشکەش بە بەڕێزتان بکات. زۆر زۆر سپاس. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، ئامادەبوان و خۆشەویستان، ئامادەکار و ئامادەبوانی ئەم مەراسیمە، برای بەڕێز و خۆشەویستم کاک جەمالی حاجی عەلی و ئەو خێزانە بەڕێزە، هەموو ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ لەم بۆنەیە ئامادەن پڕ بە دڵبەناوی خەڵک و پارێزگای سلێمانیەوە پیرۆزباییتان لێ یەکەم. ئەم پشتیوانی و هەوڵانەی کە لەم پارێزگا و شار و وڵاتەیە ئەنرێت کارێکی مەزن و گەورەیە، چه حکوومەت و دەوڵەت و دامەزراوە دەوڵەتیەکان، چ کەرتی تایبەتی نیشتیمانی، چ ڕێکخراوەکان و میدیا و خەڵک بەیەکەوە کارەکەن بۆی بتوانین لەم بارودۆخە سەخت و دژوار و ناهەموارەیە ژیان نەوەستێ، نەک هەر نەوەستێ، بەڵکو سلێمانی بتوانێ وەکو ساڵان لە ڕیزی پێشەوە لە کەرتی تەندروستی، لە پەروەردە، لە شارەوانی، لە سەوزایی، لە کشت و کاڵ، لە گەشت و گوزار، لە پیشەسازی، لە کللتور، لە ژینگە، لە وزدەنوێکان بمێنێتەوە کە سواز بخوا تا ئیستا لەگەڵ ئەو هەموو نەهامەتی و قەیرانانی لە وڵاتەکەیە هەن سلێمانی لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان توانیوێتی بمێنێتەوە. سلێمانی سنتەرێکی گرنگی چارەسەرە تەندروستیەکانە و سنتەرە خۆپارێزیەکانە لە عێراق و هەرێمی کوردستان. نەخۆشخانەی هیوا دەستپێشخەرێکی گەورەیە لەسەر ئاستی هەموو ناوچەکە، هەر لە سەرەدای دروستبوون و دانانی بەردی بناغەیەوە لەلایەن ڕەوانشاد جەنابی مامجەلالەوە بە پشتیوانی هەموو خۆشەویستانەی ناویان لێرە هەڵواستراوە یان هەڵەواسترێت هاوکار و هەماهەنگ بوون. کردنەوەی ئەم نەخۆشخانەیەش نەشتەرگەری شێرپەنجە و چارەسەرکردنی شێرپەنجە لە سلێمانی و لە ناو نەخۆشخانەی هیوایە، هیوایەکی تر بە نەخۆشخانەی هیوا بەخشێتەوە، ئیرادەیەکی تر دروستەکە بۆ ئیدارەدانێکی سەرکەوتوی کەرتی تەندروستی گشتی لە پارێزگای سلێمانیە کە بە هەوڵ و هیمەتی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و بە زۆر بە تایبەتی بە هیمەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و پزیشک و کارمەند و هەموو ئەوانەی لەو سێکتەرەیە کارەکەن بە هەوڵ و هیمەتی کەرتی تایبەتی نیشتیمانی هەدار و دارا و سەرمایەدارەکانی خۆمان توانیوێتی بەم شێوە ناوازە و پڕکوالیتی و باشە بمێنێتەوە. ئەمە هەنگاوێکی گەورە و گرنگە بۆ ئەو خەونەی کە کەرتی تەندروستی و ئیداری خۆجێی لە سلێمانی هەیەی بۆی نەخۆشخانەی هیوای گەورە لە زووترین کاتا دروست بێ و بتوانێت وەڵام دەرەوەی هەموو ئەو داخوازیە زۆرانە بێ کە لە سەرتاسەری عێراق و ناوچەکەوە پەنا بۆ ئەم پەناگە تەندروستیە ژیان پارێزە ئەهێنێ. ئومێدەکەم بە هەمان ئەم ئیرادەیەوە یەکگرتوانە هاوخەمانە بە یەک ئیرادەی گشتی نیشتیمانیانە کار بکەین بە هەوڵ و هیمەتی هەمومان دوور لە بەریەکەوتن و یەکتر تەریکردن و یەکتر پەرکردن و یەکتر لەتکردن کاری گەورە بۆ مرۆڤایەتی بکەین. ئەوەی ئێمە هێڵێتەوە، ئەوەی وڵاتەکە هێڵێتەوە ململانێ سیاسیەکان نین، حیزبەکان نین. ئەم کار و بەرهەم و ڕەنج و خزمەت گوزاریانن کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆجێی لە ئەولێوەتی خۆی دایناون و تەواو ناکرێن ئەگەر هەوڵ و هیمەتی هەموو لایەک و کەرتی تایبەتی نیشتیمانیشی لەگەڵانە بێ. لەو کاتێک کە لە ژوانێکە، لە وێزگەیەکە، لە خاڵێکە هەموو ئەم توانایانەیە کە گرنەوە بەرهەمی وەکو ئەم نەخۆشخانەی لەکەوێتەوە. بۆ یەجارێکی تر بەرچی خۆمی ئەزانم سوپاس و پێزانینی زۆری برای بەڕێزم جەمالی حاجی عەلی و کاک ئەحمەدی حاجی عەلی و هەموو ئەو دۆست و خزم و خۆشەویست و سەرمایەدارانی ئەم شار و پارێزگا وڵاتە بکەم کە نەلێت دەتەنیا لە دروستکردنی نەخۆشخانە و پشتیوانیکردن لە کۆرۆنا و لە پەتاکانی ترا، لە دروستکردنی خوێندنگەیە، لە دروستکردنی مزگەوتە، لە ڕێگاوبانە، لە بەنداوەکانە، لە سەوزاییە، لە پێداویستی کەرتی پەروەردەیە، لە پێداویستی دام و دەستگا دەوڵەتیەکانە بە بەردەوامی پشتیوان بوون و دەرفەتی کاریان بۆ هاوڵاتیانی ئەم وڵاتە دروست کردووە و توانیویانە هاوکار و پشتیوانێکی بەهێزی کەرتی گشتی بن. ئومێدەکەم کەس پێویستی بەم شوێنە نەبێ و کاتێ پێویست بوو باشترین خزمەتگوزاری تیا پێشکەش بکرێ. هەر مژدەی ئەوەتان ئێمێ لە ئایندەیەکی نزیکی شا بە هەوڵ و هیمەتی ئەم خۆشەویستانە و بەڕێز سەرۆکۆماری و وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و پارێزگای سلێمانی دۆستەکانمان لە وڵاتی ئەڵمانیا نەخۆشخانەی ئەڵمانیش بۆ چارەسەری کۆرۆنا بە 200 بێ دەکرێتەوە کە لە عێراقا 4 نەخۆشخانەی لەم شێوەیە دروستکراوە، لە کوردستانە یەک دانەکراوە. بە هەوڵی هەمەتی هەمووتان توانیمان بیهێنینە سلێمانیەوە و 48 بێدی چاودێری وردی تیا ئەبێ
کە ئەمە هاوکار و هەماهەنگی هەموو سێکتەرەکانی تری و پێداویستەکانی تر بە چاودێری وردەبێ و لە ئایندەیەکی نزیکە ئەو نەخۆشخانەی کە UNDP لە هۆی داواکاریەکانی ئێمەوە بۆیان پێشکەش کراوە نەخۆشخانەیەکی 24 بێدیش لە سلێمانی ئەکرێتەوە جگە لەو نەخۆشخانانەی لە ڕابردووە بە دەست پێشخەری ئەو سەرمایەدار و دارایانی خۆمان بۆ کۆرۆنا و بۆ سێکتەرەکانی ترکرانەوە ئومێد دەکەم لەگەڵ پشتیوانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تەواوکەری ئەو خزمەتگوزاریانە بێ کە لە ئیستا وڵاتەکەمان پێویستێتی تکاتان لێ یەکەم خۆشەویستان دەست پێشخەریەکمان لە سلێمانی کردووە لە عێراقا بێنەزیرە بنکەکانی پێدانی ڤاکسینمان زیاد کردووە تیمی گەڕۆکمان دروست کردووە ژمارەی وەرگرتنی ڤاکسینمان زیاد کردووە تکاتان لێ یەکەم خۆتان بکوتن و ئەم ڤاکسینە وەربگرن بۆی خۆشتان و دەوروبەرەکەشتان و مرۆڤایەتیش لەم پەتاکوشندەیە دەرباس بکەن پابەندی ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان بن بۆی بتوانن ژیان بەردەوامی پێبن پشتیوانی بەردەوامی نەخۆشخانەی هیوا بن بۆی بتوانن ئەگەر بە دەست پێشخەرێکی زۆر بچووکیش بووە تا بە دەست پێشخەرێکی گەورەی وەکو ئەمەی کاک جەمالی حاجی عەلیەگا بتوانن ژیانی کەسێک لە مردن ڕزگارکەن تکاکەم ژیانی ژیان دۆستی لە خۆتانە بەهێزکەن کۆتایی بەو ژیانی مەرگ دۆستیە بێنن کە لە ڕابردووە زیانێکی گەورەی بە تاک و کۆمەلگاکەی ئێمە گەیاندووە ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن داوا لە جەنابی وەزیری تەندروستی یەکەم با بفەرمێت ئەویش وتەیە پێشکەشکات بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی پارێزگاری سلێمانی کاک دکتۆر هەڤاڵ بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز بریکاری وەزارەتی تەندروستی کاک دکتۆر ڕێهێل فەرەیدون بەڕێزان جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەبوانی بەڕێز کاک دکتۆر تاهیر هەورامی وەزیری تەندروستی پێشوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک جەمال حاجی عەلی خاوەنی پرۆژە و کەسایەتی و بەڕێزانی شاری سلێمانی کە ئەمڕۆ ئامادەن لە مەراسیمی کردنەوەی ئەم پرۆژە گرینگە و استراتیجیا سەرەتا بە ناوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خۆشحاڵم بە ناوی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سڵاو و ڕێزی تایبەتی بگەینم و سڵاو و ڕێزی تایبەتی بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک قوبات تاڵەبانی بگەینین کە بڕیار بوو بە ڕێزیان ئامادەکاریەکان بوو کە لەگەڵمان بێ و ئەو شەرەفە بەکردنەوەی ئەم نەخۆشخانە گرنگە بدا بەڵام دیارە لەبەر کارێکی پێویست و گرنگ نەتواندرا بەشدار بێت بۆیە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سڵاوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەگەینین و پیرۆزبایی و دەستخۆشی لە بەڕێز خاوەنی پرۆژە و هەموو هاوڵاتیان و هەمنیشتیمانیانی شاری سلێمانی خۆشەویست دەکەین بە بۆنەی ئەم کردنەوەی ئەم پرۆژە گرنگە پرۆژەیەکی زۆر استراتیجیە و پرۆژەیەکی زۆر گرنگ و کاریگەرە لە ڕووی خزمەتکردن لە ڕووی گەیاندنی بەڕاستی لە سەرەتای دەستپێکردنی نەخۆشی شێرپەنجە لە دەستنیشانکردن لە چارەسەرکردن لە ئەنجامدانی نەشتەرگەری لە پسپۆڕیە جیاوازەکانی بواری شێرپەنجە تا دەگاتە دوهامین قۆناغ پێویستی بە ڕێکارێکی زۆر قورس و گرانبەها هەیە لە هەموو وڵاتانیشدا هاوشێوەی ئەم پرۆژەیە خێرەمەند و پیاوان و کەسایەتیەکان و ڕێکخراوەکانی NGO و ڕێکخراوە خێرخوازیەکان ڕۆلی گەورە دەبینن لە پاڵپشتیکردنی شێرپەنجە بەڕێزان خزمەتگوزاریەکانی شێرپەنجە ئەگەر بەراورد بکەین بە هەموو خزمەتگوزاریەکانی دیکەی پزیشکی لە هەموو پسپۆڕی جیاوازەکان دەتوانین بڵێن نزیک دەبێتەوە لە بەرامبەر یەک وەکۆی کە شێرپەنجە بە تەنها بەرامبەر هەموو خزمەتگوزاریەکانی تر بێ لە ڕووی جۆر و بابەت و دەرمان و پێداویستەکان لە ڕووی گرانبەهاییەوە بۆیە ئەم پرۆژەیە سوپاسێکی گەورە و بێپایانی بەڕێز جەنابی کاک جەمال حاجی عەلی دەکەین کە ئەم پرۆژەیەمە دڵخۆشین کە لە هەموو قۆناغە جیاوازەکان بینیمان چەند بە ورەیەکی بەرز بە ڕوحێکی خێرخوازی گەورە قۆناغەکانی تەواوکردنی ئەم پرۆژەیە کرد لە ڕووی کوالیتی لە ڕووی ستاندەرد و بەکارهێنانی بابەتەکان و فینیشینگی و من دەمەوێت سوپاسی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بکەم سوپاسێکی تایبەتی و بێپایانی بەڕێز جەنابی بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی بکەم کە زۆر خەمخۆرانە بۆ بواری شێرپەنجە بەگشتی و بۆ تەواوکردنی ئەم نەخۆشخانەیە و پەلەکردنی
هەوڵ و هیمەتی گەورەیدا. سوپاسێکی بێپایانی بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی هیوا بکەین بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانە دکتۆریات و هەموو تیمەکەی بەڕاستی کە لە سندوقی کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە هەوڵێکی باشیاندا بۆ دابینکردنی بودجەیەکی تەکمیلی ئەو بودجەیە کە پێویست بوو بۆ تەواوکردن فینیشینکردن و دروستکردنی هۆڵەکانی نەشتەرگەری. بە شێوەیەکی گشتی دەتوانم بڵێم ئەم پرۆژەیە نزیک دەبێتەوە لە 6 میلیۆن دلار کە بەڕێز کاک جەمال حاجی عەلی بەشی هەرە زۆری بودجەکەی خستۆ ئەستۆی خۆی و چاودێریکردنی سەرپەرشتیکردنی جێبەجێکردنی پرۆژەیە. هەروەها ئەم پرۆژەیە هاوکات بوو لەگەڵ چەندین خزمەتگوزاری دیکە بۆ شێرپەنجە لە هەرێمی کوردستان وەکو تەواوکردنی پرۆژەی دابینکردنی ئامێر و دروستکردنی سەنتەری ئاوات لە شاری هەولێر بە 2 ئامێری گەورەی نوێ بۆ چارەسەری بە تیشک بۆ نەخۆشانی شێرپەنجە کە ناسراوە بە لێزەر هاوکات بوو لەگەڵ نوێکردنەوەی ئامێرێکی دیکەی لە نەخۆشخانەی هیوا و دابینکردنی ئامێرێکی دیکەی ئیزافی بۆ ئەم نەخۆشخانەیە لەگەڵ دروستکردنی هۆڵەکانی نەشتەرگەری و هەروەها چەندین پرۆژەی دیکەی ڕۆژانە و پێداویستەکانیان. من دەمەوێت سوپاسی تیمی سندوقی کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە بکەم سەرۆکی سندوق و هەموو ئەندامانی سندوق و تیمی بەڕێکەری کارەکانی ڕۆژانەی ئەم دەست پێشخەریە. هەروەها سوپاسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەم بۆ سوپاسی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەین بۆ پاڵپشتیکردنی ڕەوشی شێرپەنجە لە ماوەی مانگەکانی ڕابردوو بە دابینکردنی بودجەی تایبەت بۆ جێگرەوەی یان بەدەل عیادە بۆ پزیشکان و کارمەندانی تەنووسی کە لە دوای دەوامیش بتوانن خزمەتگوزاریەکان بەردەوام بکەن تا درنگانی ئێوارە و لە هەندێک خەوشەویش بۆەوەی دەرگای خزمەتگوزاریەکان لە دوای دەوامدا نەخرێت. وە سوپاسی بەڕێزیان بکەین بۆ دابینکردنی بودجەیەکی و جێگیرکردنی بودجە بۆ هەموو سەنتەرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان. هەروەها هەر لەم ڕۆژانەی دواییدا کە لە چەند ڕۆژێکی ڕابردوودا چەند پرۆژەیەکی گرنگی ڕەزامەندی دەربڕی لەلایەن ئەنجومەنی وەزیران بۆ چاکردنەوە و ئیدامەکردن و سیانەکردنی هەموو ئامێرە استراتیجیەکانی نەخۆشخانەی شار بە بڕی زیاتر لە 3 میلیارد و 522 میلیۆن. هەروەها دابینکردنی بودجەیەکی تایبەت بە بڕی زیاتر لە 295 میلیۆن دینار بۆ دابینکردنی گاز و شتەمەنی بۆ نەخۆشخانەی ناوبراو لەگەڵ نزیکەی 300 میلیۆن دیناریش بۆ دابینکردنی مۆلیدەیەکی 1000 کەیڤی بۆ نەخۆشخانەی شار. هاوکاتە لەگەڵ بودجەیەکی 95 میلیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی بەشی لەدایکبوون و منداڵان هۆڵەکانی لەدایکبوون بۆ نەخۆشخانەی شەهید هۆشنگ. بەڕێزان ئەم پرۆژانە هاوکاتە لەگەڵ چەندین پرۆژەی دیکە لە بواری شێرپەنجە بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان سندوق کۆمەک بۆ توژوانی شێرپەنجە لە شارەکانی دیکە هەروەک لە دەڤەری ڕاپەڕین دروستکردنی سەنتەری دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک هەروها چەندین پرۆژەی تر بۆ پارێزگای هەڵەبجە بۆ پارێزگای دهۆک بۆ دابینکردنی سەنتەرەکانی شێرپەنجە بۆ دابینکردنی ئامێر و دەستپێکردن بە پرۆژەکانی دابینکردنی چارەسەری بە تیشک. بەڕێزان ئەم پرۆژانە زۆر گرینگە بۆ شێرپەنجە چونکە دەزانین شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی نەخۆشیێکی درێژخایانە و لە دنیای نوێدا ئەم نەخۆشیە زۆربەی وڵاتانی پێشکەوت و وڵاتانی دنیا پێوەی دەناڵێنن. دەرمان و پێداویستەکانی ئەوەندە گرانبەهایە زۆر جار ئەگەر بێت و نەخۆش تووشی کێشەی کەم دەرمانی بێڕەنگە سەرگەردان و پەرێشان بێت. بۆیە دەتوانم بڵێم نزیک دەبینەوە لە 100% خزمەتگوزاریەکانی شێرپەنجە بە تەواوەتی لە کەرتی گشتی و حکومیدا دەکرێت. هەروەک نمونەی نەخۆشخانەی هیوا کە ئێستا ئێمە لێرە ئامادەین دەتوانم بڵێم وەکو مەرجەعێکی نەخۆشی شێرپەنجە و چارەسەرکردنە نەک تەنها بۆ سنووری پارێزگای سلێمانی بگرە بۆ شارەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان نەخۆش زۆر جار ڕۆژانە دێت بۆ وەرگرتنی ئەو دەرمانە گرانبەها کیمیاویانە بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان بۆ پێداویستەکانی دواتر لە هەمان ڕۆژیان چەند ڕۆژ دواتر دەگەڕێتەوە شارەکانی خۆی. بۆیە خزمەتی بە نەخۆشان گەیاندووە لە دەرەوەی هەرێمی کوردستان تەنانەت من دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە زۆر جار نەخۆش لە پارچەکانی دیکەی کوردستان سەردانی هەرێمی کوردستان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەری شێرپەنجە. ئەمە لە ڕووی مرۆڤ دۆستیەوە بەبێت جیاوازی ئێستا ئەگەر ببینن سەردانی ناو نەخۆشخانەکە بن دەزانن ڕێژەی کە زیاتر لە 140 تا 150 نەخۆشانی دەرەوەی هەرێمی کوردستانن ڕوو لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دەکەن. ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال
جەختمان لەوە کردوتەوە کە لە بودجەی حاکیمە بەشی دەرمان و پێداویستی پزیشکی پارێزراو بێت هەرچەندە بە سوپاسەوە پەیوەندیەکانی 2 ساڵی ڕابردوومان بە تایبەتی لە ڕۆژی کۆڕۆنا بە پەیوەندێکی نایاب و گونجاو بەڵام هێشتان پێداویستی ئێمە 100% پڕ ناکاتەوە پێویستی بە ئەنجامدانی چەندین پرۆژەی دیکەی استراتیجی هەیە بە تایبەتیش لە ڕووی ئامێر و پێداویستی استراتیجیەکان و سیانەکردنیان بەڕێزان بۆیە من دەمەوێت جارشتر سوپاسی هەموو تیم چارەسەری شێرپەنجە و نەخۆشخانەی ناوبراو بکەم بەڕێزان من دەمەوێت جارشتر سوپاسی هەموو خێرخوازان و ڕێکخراوەکانی NGO لە هەرێمی کوردستان بکەین بە تایبەتیش لێرە لە شاری سلێمانی لە سەرەتای دروستبوونی نەخۆشخانەی هیوا تاکو ئەمڕۆژ و خودی بەڕێز نمونەی کاک جەمال حاجی عەلی زۆر بێت کە ئەم نەک تەنها لە دروستکردنی ئەم نەخۆشخانە بەڵکو لە ڕۆژانی دروستکردنی نەخۆشخانە و ئیدامەکردنی نەخۆشخانەی هیوا ڕۆڵی گەورەی بینی و هاوشێ هەموو ئەو خوشک و برا بەڕێز و ئەو ڕێکخراوە خێرخوازیانەی کە ڕۆڵیان هەبووە شێرپەنجە پێویستی بە ئاور لێدانەوەی زیاترە و پێشکەوتنە پزیشکەکان لە ڕووی ئامێر و دەرچوونی دەرمانی نوێ زۆر خێرا دەڕوا لە وڵاتان بۆیە ڕۆژ بە ڕۆژ پێویستی بە فراوانکردن هەیە ئەم نەخۆشخانەی ئەمڕۆ کە لە 5 نهۆم پێک دێ بە قەبارەی 6 قەرێلەیی جێگای دڵخۆشیە کە دەبینین هەموو بەشە جیاوازەکانی تێدا جێ دەبێتەوە و من دەمێت جارێشتر سوپاسی بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی بکەین کە بە بەرنامەیەک و دیراسەتێکی زۆر باش ئەم نەخۆشخانەی تەخسیس کردووە بۆ هەموو بەشە نەشتەرگەریەکانی شێرپەنجەوانەی کە نەشتەرگەریان پێویست بوو هەمووتان دەزانن کەسانی و خێزانەکانی کەم دەرامەت ڕەنگە لە کەرتی تایبەت یان لە نەخۆشخانەکانی تر تووشی خەرجیەکی زۆر یان تووشی نۆرەیەکی درێژ دەبوون بەڵام بەکەمکردنەوەی ئەم ڕۆتینە بەدابینکردنی خێرای نەشتەرگەریەکان لەم نەخۆشخانەیە و لە هەمان کاتدا بەشی چاودێری چڕی وردی تێدا هەیە و بەشەکانی تری تیشک و بەشە هۆڵەکانی نەشتەرگەری تێدایە و لە نهۆمە جیاوازەکان هەموو پسپۆرەکان زۆر سوپاسیان دەکەین و لە بەرنامەی نەخۆشخانەی هیوا هەیە کە بەرنامەی سکرینینگ یان دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجە کەمە بەرنمەیەکی گرینگە بۆ زۆر لە جۆرەکانی شێرپەنجە بۆ مسۆگەرکردنی چارەسەرێکی گونجاو و درێژکردنەوەی تەمەنی نەخۆش ئەم بەرنمەیە کە بەم نزیکانە دەست پێ دەکات و دەست بە دروستکردنی ئەم بەرنمەی دەستنیشانکردنی پێشوەختە دەکەن بەڕێزان لە بواری شێرپەنجە خزمەتگوزاریەکان زۆرە من نامەوێت زیاتر درێژە پێ بدەم چونکە ساڵانە بەدەیان ملیار دینار خەرجی شێرپەنجەیە خەرجی دەرمان و پێداویستەکانە و جێگرەوەی کەرتی تایبەت شەو کە بەدیلی نییە لەو بوارەدا لەم پسپۆرێدا بەڵام جێگای خۆیەتی من سوپاسی هەموو خێرخوازان بکەم لە 2 ساڵی ڕابردوو بۆ ڕەوشی کۆڕۆناژ ڕۆلی گەورەیان بینی لە دروستکردنی نەخۆشخانە وەکو برای بەڕێزم جەنابی پارێزگاری سلێمانی باسی کرد ئەو نەخۆشخانەیە کە لەو نەخۆشخانەی کە لە ڕێگەی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتی ئەڵمانیا کاتێک لە شاری بەغدا بووین بە کۆبنەوەمان لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق فیدرال من سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین لە سەرەتای دروستبوونی کۆڕۆنا کە لە سەرەتا لە شاری سلێمانی ئەم نەخۆشیە سەری هەڵدا و نەخۆشیەکە بڵاو بۆ بەڕێزیان بڕیاری دەکە ئەم نەخۆشخانەی لە وڵاتی ئەڵمانیاوە تەخسیس دەکرێت بۆ هەرێمی کوردستان لە ناو شاری سلێمانی جێبەجێ بکرێت و بستە بواری جێبەجێکردن بە خۆشحالیەوە لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەم نەخۆشخانەیە دەکرێتەوە بە فەرمی و لە خزمەت هاوڵاتیان دەدەبێت هاوشێوەی ئەو خزمەتگوزاریانە لە ڕووی بیناسازی دروستکردن ئامێر تەنانەت لە ڕووی سپۆنسەر و فەندکردن و بودجەشەوە خێرخوازان ڕۆلی گەورەیان بینی جارێشتر سوپاسی هەمولایەکیان دەکەین و خانەوادەی هەموو بەڕێزان دەکەین لە شاری هەولێر لە دۆگ لە پارێزگای هەڵەبجە لە هەموو دەڤەرەکانی تری ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و